پرۆژه ئاوی سەرچنارایە شوێنی ئیلتیقای دوکانی 1 و 2 بۆ هەنێ لە گەڕەکان بەشێک لە ئاوەکانی ئەو دوو پرۆژێنەوە ئێرە چونکە یەکسەر ناتوان بینێرمە ناو گەڕەکانی سلێمانی بەرزترن ئەبێ لێرەوە جاریچکە پمپی بکەینەوە بۆ وێزگە و گەڕەکەکان بەهۆی ژیانی بۆریەکان دەوری هەیە لەگەڵ ئەوەشە با بڵێنەوە گەڕەکانی کە بێ ئاوە بن گەڕەکە بێ ئاوەکان ئەو شوێنانن بەدەر لە چەند شوێنێکە ئاویان هەیە ئەوانی کە نایەن بێ باوازەح بێ چەمچەماڵ زۆنی چەمچەماڵ ئەوانە ئاویانە بێ سەروی سلێمانی تافگە و هەواری شار و قڕگە لەبەرەوەی خەتێکە لە تەنچەکە ڕێگە چێ بۆ گەڕەکانە باقی شار هەمووی بێ ئاوە بێ چونکە سەرچنار کە کۆکەرە و دابشکەرەوەی جاریشتری هەموو ئاوی لە 180 ئاوی سلێمانیە ئەوەیە کە کارەبایتیانە قاعەکانەگە جەنابە ڕسمەگرتە بن هەمووی پڕ بۆ لە ئاو ماتۆڕ و پمپ و بۆرد و هەموو شوێنەکان حتا ژووری ئیداری هەر پەنجەرە و منجەری لە بن دەرهێناوە لەبەرەوە بەلایانی کەمەوە ئەگەر بە زۆر دەسوبەردیشیشی تیا بکەیت تەوەقوعەکەین هەفتەیەک بەڵام هیوادارین لە کاتی ئەگەر زووتریش بێ ئێمە بەردەوامین تا چاچێکەکەین